بەڕێزان گفتوگۆکەین لەبارەی خانەنشینبوونی ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران سێ موالید بەیەکەوە بەشێک لە فەرمانبەران و مامۆسایان دەڵێن بڕیارەکە زۆر خێرا و کتوپڕ بوو و هەندێکیان تاڕادەی وەی دەڵێن ناقانونیە لەبەرەوەی حکوومەتی بەغدا با بڵین وا خەریکی پرۆژه یاسایەکە لە ئەنجومەنی نوێنەران و ئەوە تا ڕادەیەک ساڵەکانی تەمەەن جیاوازە لەگەڵەوەی کە ئێمە بەم یاسایە پێی خانەنشین بووین. گفتوگۆ دەربارەی ئەم بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. مامۆستا سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو. نەزانم پیرۆزبایی لێ بکەین بۆ خانەنشین بوونێ دیان ئەو پرۆسەی کە ئەنجام درا پرۆسێکی تاو قانونی بوو؟ وەڵاهی دیارە مەسلەی خانشین بوون سێ موالید بەیەکەوە لە عێراقا کراوە لە ڕووی ئەوە قانونی بوو کە لە عێراق کراوە، بەڵام لێرە ئێمە نازانین سەر بە عێراقی نیا سەر بە پەرلەمانی کوردستان ئەبای ئێمە بچوایەتە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدایە نەچۆتە پەرلەمان ئەمە ناقانونیەکەیەتی. عێراقیش نازانم ئەوەنە زەختی هەیە لەسەر ئێمە ئاوا پەلە بکات چکە ئەمەندە بڕگەی ناقانونی هەیە لەما من ئیسە بە یاسا بۆ شیەکەمەوە لە یاسا داڵێ هیچ بڕیاری ئەسەری ڕەجعی نییە. ئێمە 22 مانگ باشە یاساکە دەرچووە یاسای ژمارەیەکی وەزارەتی دارایی دەرچووە لەسەر خانشین بوون. 23 مان گەیشتۆ ئێمە 24 گەیشتۆتە پەرۆدەکانی هێشتا نەچۆتە پەرۆدەکانی خوارەوە هێشتا نەڕۆژ چکە گەیشتۆ ئێمە شەو لای من بووە. باشە ئەو ئەڵێ لە سیوێکی 12 بێ ئەمانە منفەق بن. ئێمن ئیشەکەم ئیمزا ئەکەم چۆن ئەبێ بۆ ئەمە قانون ئەڵێ ئەسەری ڕەشینێ چۆن ئەبێ قانونێ دەربکرێت تۆ ئەڵێ سیوێکی 12 بۆ سیوێکی 12 هەر دەوام نەبوو عوتڵە بووە پشوو بووە چکە پشووی حکوومەتی هەرێمی کوردستان لە 24 مانگ و تا 2 مانگ پشوو بوو. یعنی ئەمەندە نایاسایی دەبینی لەم یاسایانەدا لەم بڕیارانەدا نازانی باسی کوێ بکەیت. سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتیەوەی نییە؟ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسڵاتی ئینفیکاکردنی خەڵکێکی چۆن نییە ئەتوانێت دەسڵاتیە بەڵام ئینفیکاکی یەکێ بکە بە سیوێکی 12 بە سیوێکی 12 ئینفیکاکی بکە عوتڵە بێت چۆن ئینفیکاکە کرد ئینفیکاکە بێ ئەو مۆزەفەی کە لەوەیە بچێتەوێ بڵێ من ئەوە جیابم و جابوونەوەکە سیوێکی مانگ عوتڵەیە دوای ئەوە من تا 24 مانگ دەوامم کردووە نەک من سەرجەم من ئێستا وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکرد بڕیارەکەی تۆزێ تەسهیلی کرد ئەڵێ سەرجەم فەرمانبەرانی مس تا سیوێکی یەک باشەوە باشە وەزارەتی ناوخۆ بەهەچەند متەناقزە لەگەڵ بڕیارەکەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی ئەتواننەوە بکەنەوە بەڵام ئەوان باشتر بیریان لێ کردو چکە ئەوان ئەزانن مۆزەفیان عقیدیان زابتیان کاکە من وازێ بێنە مامۆستا عومەر وازێ بێنە من مامۆستام ئیمتیحانی کردووە پرسیاری دانا و 8 مانگ ئیمتیحان بووە 18 مانگ بووە 23 مانگ بڕیارەکە دەرئەچێ چۆن تۆ ئەم حقوقی نادەیت چکە هەر کەسی خانەنشین دەبێ مانگێکی لێ دەبڕێ ئەم مانگە لە ڕووی قانون لەوانێت 200 بۆ 300 بۆ 400 هزار دینار پارە ئەمە زیاد بێ وەربگرێت تۆ ئەم زیادەی حەقەکەی گریت ئەمە خاڵی دووەم بەنسبەت فەرمانبەرانی هەرێمی کوردستان و غەدرێکی گەورەیان لێکراوە. ئێمە بڕیارماندا بەرزکردنەوەی پلە بکەین پار بڕیارماندا حکوومەتی هەرێمی کوردستان خۆتە زانین دوای بایکۆتی مامۆسایان وتی پلە بەرزکردنەوە ئەنجام دەدەین و خۆمان نەزانین بەوەش مامۆسایان چوونە هۆڵەکانی خوێندن پلە بەرزکردنەوەکەش نەکراوە بۆیان باشە ئەمانە چەند ساڵە لە 2014 بۆ 2025 11 ساڵە پلە بەرزکردنەوەیان بۆ نەکراوە 11 ساڵەوانێ سێت پلە بەرزکردنەوە دوانی هەبێ ئێمە سیان دوانە جاریوە پلە بەرزکردنەوەکانی ئەخی لە 100,000 زیاترە لە 100,000 زیاترە باشە ئەمە حەقیەمان نەخوراوە نابووە بیر بکرایەتەوە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی بیتای بە قۆناغ مادام لەگەڵ عێراق ڕێکەوتین نظامی خانشینیمان جێبەجێ کردووە ئەکرا بیوتایە موالیدی 1962 تا سیوێکی حەوت تا 36 لەم 6 مانگامە خانشینەکەم کەمترە بوو زەختەکە کەمترە بوو هەم بۆ دیارەی خانشین هەم بۆ فەرمانبەران هەم بۆ دامودەستگەکەن لە یەکی حەوتەوە تا 12 مەسەلەن موالیدی 1963 مەکرد یەکی یەک تا 64 مەکرد وردە ئاسانە بوو ئەمان بەپەلە سێ موالیدەکەن بەڵام چەندین حقوقی فەرمانبەر و مۆزەفەکڕی وە لە ڕووی یاساییش و هەندێک نایاساییتەیەکو باسم کرد ئەتوانن هیچ بکەن کۆی گشتی بەنسبەت کۆی گشتی
ئەمێ جا ئەتوانرێ هیچ بکەیان تازە تەواو ڕۆی. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەوانەی کە خۆمان بڕیارمان داوە درێژکردنەوە بۆ بکرێ ئەمانە هەڵناوەشیدەوەی باشە خۆت بڕیارە داوە ئەمە ئەم ئەنیکە بەناقانونی تۆ خانشینیان بڕیاردراوە بۆی درێژ بکرێتەوە بەڵێ بەدەیان کەسەیە هەیە لە 5 ساڵیشە بۆی درێژەکرێتەوە هەیە 4 ساڵە بۆی درێژەکە من ناو وەزارەتی پەروەردەمانە هەمانە مامۆستای ئەتیادیە من خۆم باتوتە بەدەستی خۆم امزام کرد 5 ساڵە بۆی درێژ دەکرێتەوە ساڵەکەیان کردەوە بەس هەیە ئەم ساڵ 2 ساڵی بۆ کراو لە ئاستی باڵایە لە ناو وەزارەتی پەروەردە بۆی کراوە یعنی ئەمانە دەڵێن خەڵکی موالید 1950 وا هێشتا لە دەوام بەڵێ تا ئێستاش لە دەوامایە بەڵێکە هەر لە قڕ قانونیەوە نابێ 4-5 ساڵی بۆ کراو خۆلانێ و دەسڵ با وازبێنی لەوانیشەوانێ بەڵام دێنە سەر وەزارەتی پەروەردە گرفتی وەزارەتی پەروەردە ئەوەیە ئێمە لە پێش ئیمتیحانی وەرزی یەکەم تا هەبوو دەرسمان نەخوێندبوو لە هەندێک قوتابخانە هەرچیمان کرد مامۆسامان بۆ دابین نەکرا بۆچی دامین نەکرا لەبەرەوەی ئێمە ساڵان ئەگەر مامۆسایەکەم بۆیان وانە بێژدانن ئەم ساڵ بە بڕیاری وەزارەتی پەروەردە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەرچی وانە بێژ بوو کرا بەگرێ بەس 38,000 کەس کرا بەڵام دوای ئەمە خەڵکەیە سەفەری کردووە جێگەکەی چۆڵ بووە اختصاسەکەین بووە ئەمان وتیان شتێک نەما بە ناوی وانە بێژی هیچ تەعینێ ناکەین باشە هیچ تەعینێ ناکەین لە وەرزی یەکەم کە تاوا بۆ حەزەکەی بە دەقیق بەناو پێتەڵم زانستێکی پۆلی هەشتی قوتابخانەی دوڕۆژ نیان خوێندووە قوتابخانەی دوڕۆژ سێمای نەمانتوانێت مامۆسای بۆ پیاکەین دەیان مامۆسای کەشمانەوەیە دەیان مەکتەبی کەمان داوامان لە وەزیری پەروەردە کرد خۆشبەختانە هات بە دەنگمانەوە لەگەڵ ئیمتیحانا وتمان بڕیارە دەرکەن بۆیان ئەمانە چیان لێ بکەن وتیان وەرزی دووەم هەرچۆنەیە مامۆسایان بۆ پیاکەن باشە بۆی چارەسەری ئەمە بکە وەرزی دووەم بە وەزیەکەم حسابێ ئێستا لە مەکتەبێکە 12 ڕوا مەکتەبێت 10 ڕوا مەکتەبێ 4 ڕوا مەکتەبێ 6 ڕوا بەپێی ئەو نووسراوانەی کە ئەیبینین و بەپێی قسەکانی سەرۆکی یەکێتی مامۆسایانی هەولێر ئەڵێ 7,000 مامۆسا ڕۆ ئێمە 4 مامۆسامان بۆ دابین نەکراوە بکەینە پۆلەکانە دەرس نەخوێنرا لە وەرزێکم 7,000 مامۆسا پرۆسی پەروەردە پەکی دەکەوێت بە تاکید من حەزێکی سەنە دەدەم ئەگەر بێن ئێستا 7,000 مامۆساخانش حوتی کەشمان بۆ تاعینکەن هەر پەکێکەوە بڵێ بۆچی پەکێ چکە خۆم 7,000 کەسێک کە تاعینەکەن میکانیزمی تاعینکردنەکە بەلایانی کەمە 2-3 مانگی بێ ئێمە لە پێش هەڵبژاردنەکە فەرمانی گرێبەستەکان دەرچوو بۆ مامۆسای وانە بێژ 50 کەس لە سلێمانی نەهات 50 کەس لە سلێمانی هەر بە دژمارەکەی 50 بوو بزەبت 50 کەس لە بەڕێوەبەرتی گشتی پەروەردە نردومانە تا ئەم مانگە مانگ یەک هاتۆتۆ دوای 3 مانگ هاتۆتۆ دوای 3 مانگ ڕەزامەندی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران هاتۆتۆ ئەی ئێستا ئێمە دەست پێ بکەین بە 2 مانگی کە تەواو نابێت خۆ 2 مانگی خوێندن ماوە وەرە سنەی تەقویمی سیرکە جەژنەکانی ئازار و نەورۆز و جەژنی ڕەمەزان و قوربانی لێ دەرکە بزان چەریشی ماوەتەوە ڕێک و پێک ئێمە خوێندنمان مابێ و نەمابێ ئێمە 2 مانگمان ئێمە 2 مانگی کە ئێمە ناتوانین بکەواتە پرۆسەکە پەچیکەوتوتەوە جۆرێکە ئەمە لە بایکۆتی دامودەستگاکانی پەروەردە من ناڵێم دامودەستگاکانی کە پەکیانەکە چکە من تاکی دەکەم لە ناو وەزارەتێکی کاگەر 4 کۆمپیوتەری هەبێیەکیان خانەشی بێ بە سیانەکەی کە چارەسەری بکە بەڵام من مامۆسای فیزیام خانەنشینە بێت چیمیان ناتوانێت فیزیا بڵێتەوە بیرکاری ناتوانێت زانست بڵێت زانست ناتوانێت ئینگلیزی بڵێتەوە بۆیە پرۆسەی پەروەردە بە تەواوەتی پەچیکە و بە تایشی دەم حکوومەتی هەرێمی کوردستان بیرێکی لێ کردوێتەوە ئەوەندەی من بیستومە دایلۆگ هەیە لەسەر ئەم بابەتە دەڵێن لیژنەیەک پێگەێنراوە ڕاستەوە من نەمبیستووە بەس بیستومە لە تۆڕەکانی فەیسبووکوانە لە بەرەو من زۆر ئیمانم لێ بە تۆڕی فەیسبووکوانە تۆڕی فەیسبووک هەر کەسێ بە کەیفی خۆی توانێت شتێ بنووسێت واز لە فەیسبووک بێنین تۆ بەڕێوەبەری پەروەردەی بۆ وەکالەت ینی تۆ نەوبیستووە کە لیژنێک دروست کرابێ بۆ چارەسەری ئەمە بەڕاستمی پێتان نەوتراوە هیچیان پێ نەوتوون هیچیان پێ نەوتون هیچیان پێ نەوتون ئەگەر ئێمە ئەگەر وابێ بەیانی ئیتر بێ عەمەلی خانەنشین دەست پێ بکەین کە یەکێکیش خانەنشین بوو جارێتر ناگەڕێتەوە ئەبێ شەوی عازمان بنێ بڵێن با ئەوانە جیابوونە نەکە چکە بەیانی یەکەم ڕۆژی دەوامی دوای وەرزیەکەم بە پشۆکە دەست پێ دەقا بە مۆزعەتەوە ئێمە ناتوانین بەیانی دەستکردنە خانەشینەوە بکەین ئەگەر خۆشیان هەر ماوەسانی ناڕازی بڕیارەندا بایکۆت بکەن لە سبەینەوە داوای موچاکەن بەڵایە پێویست ناکاوان بڕیاری بایکۆت بدەنگەم قەرارە جێبەجێبی خۆی بایکۆتە خۆی ئەم قەرارە ئەگەر جێبەجێ ببێ خۆی بایکۆتە نەک ئەجاران لە سلێمانی مامۆسایانی ناڕازیان توانێم بڕیارە بدە نیان توانین لە هەولێر و دۆ بدە بەس لە هەولێر و دۆ کشپێکێکەوێ
هەولێر و دۆکی شۆک و ئێمە کێشە و گرفتی لەوێ زۆر دەنگی ئەوە نبینین بڵێن بڕارەکە خراپە و پەک دەکەوێت وڵی جایترەوە کۆتۆ خۆی خۆ بڕارەکە مامەساعمەر بڵێ خراپە خراپنی واقعەکەت دەی چەسپێنێتەوە خۆی سێ موالیتیش نییە 4 مال دەی 62 63 64 65مان یەکە بێ خانەشین بێ ئەمڕۆ چەنە ئێمڕۆ 25 ئێمڕۆ 65 ئەبێتە 6 ساڵ یعنی کاتە 65 شمولەکە یعنی ئێمڕۆ ئەوەی 25 یەکە موالیدەکەی ئمڕۆ بێ خانەشین ببێ لەبەرە 6 ساڵی تاغێر بۆیە 4 موالید بە یەک و خانەنشینە بێ قەرارێکی زۆر قورسە ئێمە بەڕاستی لەوانەیە بەس مامۆسایش نەبێ نە حرەس نە پاسەوان نە باخەوان ئەمانشمان لە مەکتەبەکانە نامێنێ مەکتەبی وامان هەیە بای 2 میلیۆن دلار بای میلیۆنی دلار کەروپەلێ لەناو مەکتەبەکە ئەڵێن وەڵا بەس کامێرە تەسبیکرد بەڵام تاکید دەکەم کامێرە نابێتە بەدیلی حرەس و باخەوان و پاسەوان زۆر بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سپاس بە ئامادەبوونت تا ئێستا هەر لە پۆستدای زۆر سپاس لە سبەینەوەی تر پێم وا بێ دەست با بڵێن دەست بەردار بوون بزانین چیمان پێ دەڵێن دوای ساق و سەلامەتیت بۆ خوازین مامۆستا سپاس بە ئامادەبوونت و ئەگەر سبەینی خانەنشین بیتر ڕەنگامە دوا بەرنامە بێوەکو پلۆپۆست لەگەڵ بەڕێستا بیکەین دوای ساق و سەلامەتیت بۆ خوازین بێگومان وەکو پسپۆڕی پەروەردە هەر لەگەڵمان دەبێت خاوەنی دەیان کتێب دەیان سەرنووسەری ڕۆژنامە و گۆڤار وانە بووم من دەست لە پەروەردە بەرنادەم لەوانەیە ڕێکخراو دروست بکەم پەروەردەی لەوانەیە ئیشی پەروەردەی بکەم لەوانەیە خەریکی کتێبەکانم بم زیاتر تاوەکەن ئەو بە دوای ساق و سەلامەتیت بۆ خوازین مامۆستا سپاس خۆشەویستان تا پێتانەگەین و بە یارمەتی هاوکارانم کاتێک خۆش خواتان لەگەڵ